لە هۆڵی مۆنومێنتی شەهیدانی هەڵەبجە یادی 32 ساڵی ڕاپەڕینەکەی 15/1970 هەڵەبجە و رامان و شارەزور بەرز ڕاگیرە. وەزیری شەهیدان و ئەنفەلکراوان و بەرپرسانی حکومی و نوێنەری لایەنە سیاسیەکان و بەشدارانی ڕاپەڕینەکە لە مەراسیمەکەدا بەشدار بوون. وەزیری شەهیدان و ئەنفەلکراوانی حکوومەت هێرێم ڕایگەیاند تا ئێستا حکوومەتی عێراق قەرەبووی مادی و معنەوی کەسوکاری شەهیدان و ڕزگاربووانی ڕاپەڕینەکەی نەکردووەتەوە. پێویست کراوە لەسەر حکوومەتی اتحادی کە امتیازات و منحا و قەرەبووی هەموو زیان لێکەوتوانی خەڵکی عێراق کاتەوە کە هەرێمی کوردستان تایسە بەشێکە لەو عێراق لە هەموو مەحافەزەکانی عێراق ئەو یاسا یا ئەو دەستورە کراوە بە یاسا و یاساکە جێبەجێ کراوە بەڵام لە هەرێمی کوردستان نەکراوە. 6 کەیس لە هەموو ئەو کەیسانە تایسە دادگای تاوانەکانی عێراق بڕیاری لەسەر داوە بەڵام تا ئێستا دیناری قەرەبوو نەکراوەتەوە لە ڕووی معنەویش تاوای لێبوردن نەکراوە. وێڕای شێدکردنی ژمارەیەکی زۆری وڵاتی ژمارەیەک لە خەڵکی ڕاپەڕی و زیندە بەچاڵکران. جنور مەحموود یەکێکە لە ڕزگاربووانی ئەو کەسانی زیندە بەچاڵکران. ئەم ڕزگاربووە دەڵێت شانازی نییە ئێستا ئەو زیندووە بەڵکو ئەوە شانازی بوو لەگەڵ هاوڕەکانی زیندە بەچاڵ بکرایە. شانازی نییە بۆ من کە لێرەیە قسە ئەەکەم شانازی تر بۆ من ئەوە بوو کە وەکو هاوڕێکانم ئێستا لەژێر خاکا بوومایە چونکە بەڕاستی میلەتی ئێمە میلەتێکی مردووپەرستن. ئەچمە بەردەم بانقی هەڵەبجە وەسم شتیوە بێنم ئاژوەرەگەت و خانەنشینی بۆ کراوە ئەستەن بەعسی بووە جاش بووە خۆفرۆش بووە بەس بۆچی من ژیانی خۆمم کردە سوتەمەنی و کردە تەسیە بۆ ئەو میلەتەکەش بۆ شێوازە و حکومەتە کوردێکی خۆشمان بۆ شێوازە هەڵوێستیە بۆ بەرامبەرم. بەعام ئەو خەڵکانی کە مزارەکانیان دروست کرد بە لە ناوخۆینە حەوزەی شارە زۆر بڵێن هەورامانە بەڕاستی بە حەماسەتێک و بە خۆشحاڵیەک و یعنی گویان نەدای ئەگەر شەید بن یا شەید نەبن. ڕاپەڕینی و کاتەی خەڵکی هەڵەبجە و رامان و شارەزور دژی ستەم و توندوتیژەکانی حکوومەتی بەعسی لە ناوچوو بوو. دەنگی بەرزی دلێری و ناوچانە ژێمەی ڕەتکردنەوەی و سیاسەتە نەگریسی بەعز بوو کە لە چەوسانەوە و شەیدکردنی خەڵک بەردەوام بوو. هەر بۆیە بە تۆپبارانکردن و زیندە بەچاڵکردن و شەیدکردن ڕوبەڕووی هاوڵاتیان بوویەوە و 76 هاوڵاتی شەید بوون و دەیان کەسی دیکەش بریندار بوون. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.